پرسیاری نۆڵە سەلام عەلەیکم بێز ئەحمەدەمێ بزانم لەبارەی ئەسعەد محەممەد ئەمین ناسراو بوو بە مامۆستا ئاسۆ هەولێری کەسێکی چۆن بوو لەوانەیە ئاگداربی لە ساڵی 2023 دەست بەسرە لەلایەن پارتی تاغوتەوە مناڵم تاغوتەوە نینووسی مامۆستا ئاسۆ خی پەروەردگار ئیرادەی بەهێزترکە و لێی قوڵکە و خێزانی بەڕێزی ماڵ و مناڵی هەمووی بپارێزە ئینشاڵە باشترین لە باشترین لە دەگمەنترین پیاوی کووردە لە تەقوا و دینداری و لە سەرەتای لاوێتیەوە کە خۆشەویستی خوای گەورەی چۆتە دڵ و دەروونەوە لە جامیعە لە موسڵی خوێن لە سەرەتای گەنجێتی لە هەڕەتی لاوی لە دوای ژنهێنانی لە دوای چەک هەڵگرتنی لە زمانی پێش بزوتنەوەی کە لەگەڵ مەلا ئەمینە بڕەحمەتی خوای لێبێ و هەروەها دواتریش کە لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی دواتر لە فێرگەی سەربازی ئێمە لە ساڵی 1992 کە یەکەمین کەسیش بوو لە فێرگەکە و دوایش لە هەموو مەرحلەکانی بزوتنەوەیە لە هێزی دوی سۆران لە مەرکزی ئیسلامی لە هەموو نیشاڵ و چالاکیەکانی خۆی دوای بزوتنەوە لە سەردەمی ئەنسار لە هەموو کاتەکانە شاهیدی بووە دەم پیاوێکی سەرڕاست دیندار پاک و زۆر دەگمەنیش لە ناو کووردە خی پەروەردگار ئازادی پێ ببەخشێ و تاغوتانی پارتیش ڕوو ڕشکە و ئەوژێکێکە لەو بەڕێزانێکەوە خاوەن غیرەت و جوامێر و ئازاب و بەرامبەر بە احتیلال وەستایەوە لە جاتی خەڵاتکردنی پارتی تاغوت ئەمەی بۆ کردو لە بەروانەوانە کۆیلەی احتیلالی ئەمریکی بوو